ئەمڕۆ هەواڵی خۆشمان پێنیە بەیانیەکەی لە سلێمانی بە ڕووداوی هاتوچۆ میدیاکارێک گیانی لەدەستدا لە کەرکووک میدیاکارێکی دیکە بە خاک سپێردرا. کارمەندێکی کارەباش بەداخەوە لە ئەنجامی کارکردن کارەبا گرتی و ئەویش گیانی لەدەستدا. سڵاوتان لێبێت. ئەم بەیانیە لە سلێمانی ڕووداوێکی هاتوچۆی قوڕس ڕوویدا ئۆتۆمبیلێک خۆی کێشا بە ڕاگری پردی دەباشاندا و شۆفێرەکەی گیانی لەدەستدا. دواتر دەرکەوت شۆفێرەکە میدیاکار لاناس کوردۆ بوو، کچەکەی کوردۆی شاعر لە کامێرای چاودێریەوە دەردەکەوێت. لاناس ئۆتۆمبیلێکی لانسەری پێ و لە پڕ کۆنتترۆل لە دەست ئەدات و ئۆتۆمبیلەکەی بە خێرایی خۆی ئەدات بە ڕاگرەکەدا. ساڵی پارلەمانجی حەوتدا کوردۆ عەبدوڵای شاعر کۆچی دوایی کرا و کات خەڵک لانازیان ناسی کە بە کۆڵ و داخێکی زۆرەوە بۆ ماڵ ئاوایی باوکی ئەگریا. هەر ئەمڕۆ لە کەرکووک میدیاکاران و خەڵکێکی زۆر بۆ گیان لەدەستدانی هەڵکەوتە عەزیزی پەیامنەی ڕوودا و لە پرسەدا بوون کە دوێنێ بە ڕووداوێکی هاتوچۆ گیانی لەدەستدا بوو. لە هەولێریش ڕووداوێکی ناخۆش هەبوو. ئەم بەیانیە کارمەندێکی وەزارەتی کارەبا لە کاتی کارەکەیدا لا سەر محاویلەیەک کارەبا گرتی و گیانی لەدەستدا. کارمەندەکە تەمەنی 32 ساڵە و لەگەڵ تیمێکدا چوون بۆ ئەو محاویلەیە چاک بکەنەوە کە کێشەی تێدا بوو، بەڵام لە پڕ کارەبا گرتوویەتی و هەر لەوێ گیانی لەدەستداوە. لەبەرەوەی بۆ خۆ پارێزی خۆی بە ئامودەکە بەست بووەوە بۆیە زۆر بە ناڕحەت تەرمەکەیان هێناوەتە خوارەوە و نزیکەی 20 خولەکیان پێچووە. ئارام نەجات بەڕێوەبەری ڕاگەیاندنی پزیشکی دادوەری هەولێر ئەم زانیاریانەی بۆ 1964 ساغ کردەوە وتی بەڵێ تەرمەکە هێنراوەتە لای ئێمە و توێکاری بۆ کرێت. زیاتر لە 100 کەسێک لە ڕزگاربوانی ئەنفال ئەمڕۆ لە هەولێر چوونە بەردەم ئەنجومەنی وەزیران. دەڵێن 15 ساڵە حەقمان خوراوە و هاتووین حەقەکە وەربگرینەوە. محەممەد عەلی نوێنەری خەڵکە ناڕازیەکە قسەی بۆ پەیامنێری 1964 کردووتی لە ساڵی 2011ەوە هەموو کەیسەکانی ئێمە یەکلایی کراوەتەوە و دەبوو موچەکانمان هاوتای بەغدا بکرێت، بەڵام لێرەوە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆنووسەکە نانێردرێت بۆ بەغدا تا کارەکانمان ڕایی ببێت. خەڵکەکە لە هەڵەبجە و گەرمیانەوە هاتوو بوونا بەردەم ئەنجومەنی وەزیران. یەکێ لە بەشداربووان وتی بە 6 پاس هاتووین، ژمارەمان سەرووی 100 کەسە، هەتا جوابێکی ڕوون و ڕەوانمان دەست نەکەوێت ناڕۆینەوە. وەزارەتی دارایی هەرێم لە لێدوانێکی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ناڕحەت بووە و ئەڵێت تووشی سەرسوڕمان بووین و ئەسڵەن سیستەمی ئەسی کۆدا کراوەتە ئامرازێک بۆیە ئابلۆقەی ئابووری بخرێتە سەر هەرێمی کوردستان. بەڕێوەبەرایەتی ژمێرکاری وەزارەت ڕوونکردنەوەکەی بە زمانی عەرەبی داوە و دەڵێت عەدنان فەیحان دلێمی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق داوای کردووە ئیتر پارە لە بەغداوە بۆ هەرێم نەنێردرێت، هەتا و کاتەی یەکلایی دەکرێتەوە ئاخۆ هەرێم چەندی پارە لەلایە و نەیناردووە. وەزارەتی دارایی ئەڵێ سەرڕای ئەوەی پشی هەرێممانداوە، بەڵام ساڵی پار دەموچە دراوە بە موچەخۆرانی هەرێم و ئەم ساڵیش بەهۆی سیستەمی ئەسی کۆداوە ئابلۆقە خراوەتە سەر هەرێم و حکوومەتی فیدرالیش خەمساردی ئەنوێنێت. ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی تاقیکردنەوەی پۆلی 12 کاری لەسەر ئەکرێت، بە تایبەتیش لە هەولێر. ئەمڕۆ هەریەک لە پەروەردەی گشتی پارێزگای هەولێر لەگەڵ لیژنەی ئەمنی پارێزگای هەولێر کۆبۆتەوە بۆ ئەوەی کە دۆخی تاقیکردنەوەکانی پۆلی 12 بە شێوەیەکی ئاسایی و هێمنی بەڕێوە بچێت. دیارە لە هەولێر ژمارەیەکی زۆری خوێندکار بەشداری ئیمتیحانی یاخود ئەزمونە وەزاریەکانی پۆلی 12 ئامادەیی بۆ ئەم ساڵ ئەکەن و لە 14 ئەم مانگەوە تاقیکردنەوەکان دەست پێ ئەکات. بەپێی ئەو ئامارەی کە بڵاو کراوەتەوە 19,847 قوتابی لە 312 هۆڵ بەشداری تاقیکردنەوەکان ئەکەن، واتە ژمارەیەکی زۆرە. بۆیە ئەمڕۆ پەروەردەی گشتی هەولێر
لەگەڵ لیژنەی ئەمنی کۆبوونەوەی کردووە بۆ ئەوەی هەم خوێندکاران هەمیش تاقیکردنەوەکان بە شێوازێکی ئاسایی و هێمنی بەڕێوە بچن کە بڕگارە چواردەی ئەم مانگا تاقیکردنەوەکە دەست پێ بکات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.